بەتاکید دیارە ئێمە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەرەو مەرحەلەیەکی بەڕاستی نوێ ئەڕوات، ئەویش ئەوەیە ئەبێ ئجراعاتی یاسایی و قانونی بکرێت، ئجراعاتی یاسایی بکرێ و ئیداری بکرێ بەرامبەر ئەوانەی کە ئامادە نابن لەناو کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، چونکە هەندێک مەلەفاتمان هەیە ئێمە زۆر پێویستە ئەم ئەنجومەنە بڕیاری لەسەر بدات نیوە زائید یەک. بە ئامادەنەبوونی ئەو برادرانش دیارە نەوع خەلەلێکی دروست کردووە لەناو ئەنجومەنە، ناتوانین بڕیار بدەین لەسەر هەندێک بابەتی زۆر پێویست. دیارە ئێمەش ئەجیزەی ڕێقابی هەیە کە لەوانە دیوان ڕێقابە مالیە بە کتابێکی فەرمی ڕەوانەی مەجلیسی کردووە کە چۆن ئەبێ ئەمانە خاوەن ڕاتبوو خاوەن ئەستحقاقی خۆیان من بێ ئەوەی ئامادە بن لەناو کۆبنەوەکانە. بۆیە مەرحەلەیەکی تازەیە، ئەویش ئەوەیە وەکو ئەوەی کە لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەستنیشان کراوە هەموو سێشەمێک کۆبنەوەی خۆمان ئەەکەین و تەبلیغ هەموو برادران ئەەکەین بۆ ئەوەی ئامادە بن، ئەوەی ئامادەش نەبێت غایبی حساب بکەن. دیارە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەسبیتی کردووە کە 4 کۆبوونەوەی لە دوای یەکتر ئەگەر هەر ئەندامێک ئامادە نەبێت ئەوە مافی ئەندامبوونی لێ ئەسەرێتەوە. دماغیک آخفتن یاواریا